رادیو سلام لسر شپولی نوت و 4.3 امرو دکتر محمد قادر خوشناو و تبیجی وزارتی تندرستی من لگل داده بیتن بو باز کردن لسر بابتی استای ام بلین بارودوخی استای ویروسی کرونا لهرمی کردستان که تا ام دقیق من قصد کم لهرمی کردستان 1129 توجبو من هیا 448 چاک بو و 21 کسیش گیانیان لدزداوا. دکتر سرتا زور سپاس که ام در فتت بیمه بخشیم. سپاس بو ایواز بیانی کم باش و ایوای تندرستی باش بو همان. دکتر باو پرسیاره دست بکن لمانگی سه که قدغی هاتو چوتان راگیاند و بو ماوی که باشش بردوان بو در انجامی باش بو حتی لهمو جهان باز ذکر که او ریکارانه حکومت هریمی کردستان گرتیه بر ریکاری زور باش و پیویز بون لسرتای مانگی ششیش به تمابون شتێکی وا ئەنجام بدەن بەڵام زوو کۆتایی پێهێنران بڵێن بۆچی ئەم ڕێکارانە جێبەجێ نەکران قەدەغەی هاتوچۆ جێبەجێ نەکران و پێتان وانییە دەرئەنجامەکان خراپ بن؟ بەڵێ لە ئێستادا ئەو هەڵکشانە خێرایەی کە لە ژمارەکاندا دەیبینین هۆکاری سەرەکی ئەوەیە بریتیە لە بەرکەوتن لە نێوان هاوڵاتیان یەکجار زۆرە بەڕاستی هاوڵاتیان تاوەکو ئەم دوو هەفتەی دوایش کە ئەم داتایانە زیادی کرد پێش ئەو بە هیچ جۆرێک پابندبووم بەڕێنماییەکان نەدەبیندرا بەکارهێنانی ماسک و دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ بە هیچ شێوەیەک نەدەبیندرا ئەو بکە ئەو هەڵکشانە لە ناکاوەی ڕوویدا ئیدی بڕیار درا بە ڕاگەانی قەدەغەی هاتوچۆ بەڵام زیاتر ئەوە بوو کە پێشنیار کرا قەدەغا هاتوچۆکە هەڵبژێت بەڵام زیاتر تەرکیز بکرێتە سەر بابەتە تاکە کەسیەکان چونکە لە ئێستادا ئەو پێشنیار ڕەشاوی تەندروستی جیهانیە و بە داتایەکانیش تا ڕادەیەک هێشتان دەتوانێت بڵین لەژێر کۆنتڕۆڵدا هەرچەندە لە هەر ترکێ گریمانەی ئەوەی هەیە قەدەغەی هاتوچۆ بە شێوەی تەواوەتیان بە شێوەی جستی ڕابگەندرێت بەڵام ئێستا تا ئەم ترکێ ئەم بڕیارەمان نییە ئێمە وای دەبین هۆکاری سەرەکی ئەو هەڵکشانە بریتێ لەو بەری یەککەوتنە زۆرەی لە نێو هاوڵاتیاندایە کە بەڕاستی لە هەموو وڵاتێک هۆکاری سەرەکی ئیجادبوونی ئەو پەتایە. بله دکتر محمد و اگر هاوڵاتیان یاریمی کوردستان بەگشتی بڵێن هەر پێگیر نەبوون بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی لە پلانتاندایە چیتر یان چ ڕێکارێکی تر چ ڕێگایەکی تر بگرنە بەر ئەو پلانانەی وەزارەتی تەندروستی وەکو هەمیشە ئێمە سەرەتا بڵاوبوونەوەی وشاری تەندروستی مەترسی ڤایرۆسەکان نیشانەکانی ڤایرۆسەکە ڕێگایەکانی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە پێویستە هەموو هاوڵاتیان ئاگادار بن. لانی دووەمان کە هەنگاوی دووەمان بریتێ لە زیادکردنی ژمارەی تێستەکان ئەو پشکنینانەی کە ڕۆژانە دەکرێن پێویستە ژمارەکانیان بەرز بکرێتەوە بۆی بتوانرێت زۆرترین حاڵەت تەشخیص بکرێت چونکە تاوەکو حاڵەتەکان زۆرتر تەشخیص بکەین زیاتر دەتوانین ڕێگری بکەین لە بڵاوبوونەوە ئەمە جگەلەوەی ئەو ڕێنماییانەی تایبەت بە فەرمانگەکان و بە شوێنە تایبەتەکان و بە شوفێر و بە مارکێت و بۆوانە بڵاومان کردنەوە ڕێگری بکرێت لە هەر قۆناغێکیشدا هەستمان کرد پێویستە قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندرێت ئەوە پێشنیاری خۆمان دەدەین لەلایەنی پەیوەندیدار لە ناحکومەت بۆ ئەوەی ئەو بڕیارانە بچێتە بواری جێبەجێکردنەوە. و دکتۆر محەممەد ئەگەر باسی سزاکانیش بکەین بۆ هاوڵاتیان ئەگەر ئەو هاوڵاتیانەی پێگیر نەبن بە ڕێنماییەکان چ سزایەک دەزرێن؟ بەڵێ لەسەر ئاستی تاکو لەسەر ئاستی شوێن و هەموو ئەوانە کۆمەڵێک سزادان درراوە کە لەلایەن لیژنە هاوبەشەکانی پارێزگا و قایمقامەوە بە دوواداچوین بۆ دەکرێت ئەوانە وەکو دانانی پرسا بۆ نمونونەکە وەزارەتی ناوخۆ بڕی 2 ملیۆن دیناری بۆ هەر کەسێک داناوەگەر هاتوو لە ناو ماڵی خۆشیدا پرسەدا بنێت بە هەمان شێوە بۆ شوفێرانی تەکسی سزا هەیە ئەگەر هاتوو خۆیان ماسک بەکارنەهێن و ئەو ڕێنماییانە پێمان داوە وەکو با بڵێن بەکارهێنانی ماسک و دوور لێک بوون و ئەوان ئەگەر بەکارنێت کۆمەڵێک سزادان درراوە هەموو سزایانە بە دوواداچوونی بۆ دەکرێت لەلایەن لیژنەکانی قایمقام و بەدواداچوون لە پارێزگا و هەروەها لیژنەی پشکنین و بەدواداچوونی وەزارەتی تەندروستیش بە هەمان شێوە پشکنین دەکات بۆ ئەو شوێنانەی تایبەت بە وەزارەتی تەندروستین بۆ نمونە دەرمانخانەکان عیادەکان مختەبەرەکان هەر شوێنە کە پێویستە بە وەزارەتی تەندروستی و تەنانەت ئەو شوێنانەی کە خۆراک و ئەوانش دەفرۆشن بە هەمان شێوە ئەوانش چاودێری دەکرێن لەلایەن وەزارەتەوە سزایەکان لە سزای زۆر بچوو چی مادی تێدا تاوەکو دەگاتە سزاکانی لێسەنەوەی مۆڵەت و داخستنی هەموو سزایانەی تێدا بەپێی ئەو جۆرە سەرپێچێک ئەو لایەنە پێ هەڵدەستێ. دکتۆر محەممەد لە هەرێمی کوردستان بگەین بە چ ڕێژە بە چه ئاستێکی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا دەتوانین بڵێن ئیتر جۆخەکە لە دەستمان دەرچوو؟
ئەگەر هاتوو ژمارە ئەو کەسانەی کە بۆ زۆر بەرز دەبێتەوە بێگومان ئەوە ژمارە حاڵەتە ناجێگیر و خراپەکانی بەرز دەبێتەوە. ژمارەیەکی دیاریکراومان نییە بڵین لەو ژمارەیە ئێمە تەواو دەتوانین بڵین چی دیتوانامان نەماوە دەوەستێتە سەر ئەوەی ئەم حاڵەتمان هەیە کە باری تەندروستی ناجێگیر و خراپە. بۆ نمونە ئەگەر 10,000 حاڵەتمان هەبێت هەمووی باری تەندروستی جێگیر بێت کێشەمان نابێت لەوە، بەڵام ئەگەر 5,000 حاڵەتمان هەبێت 200 باری تەندروستی ناجێگیر بێت ئەوە کارەسات دروست دەبێ و وەکو دەمێ ئاماژە بۆ بدەم کە ئێمە وەکو شوێنی هەناسەدانی دەستکرد تەنها 200 بێتمان هەیە بە کارمەند و بە ئامێر و بە شوێن و بە ئەجهیزەی کاملەوە کە ئەو 200 شوێنە پڕبوو بەداخەوە ئەوە لەتوانێت هەرێمی کوردستاندا نابێت حاڵەتی دیکە وەربگرێت. لەما بۆ حاڵەتی ئەوانەی باری تەندروستیان خراپە، بەڵام ئەوەی باری تەندروستی جێگیر بێت و نیشانەی نەبێت یان بە سوچی بیگرێت فکری ئەمانە جیا بکرێنەوە لە شوێنێکی دیکە لە دەرەوەی نەخۆشخانەکان لە هۆڵێک لە هوتێلێک و چاودێری تەندروستیشی وایان پێویست نابێت هەر لەبەرەوەی پلانی ئێمە بریتە لە زیادکردنەوەی ئەوانی باری تەندروستیان جێگیرە لەوانی کە پێویستیان بە چارەسەر هەیە. یعنی دکتۆر محەممەد ئەگەر زیاتر لە 200 کەس لە هەرێمی کوردستان باری تەندروستیان ناجێگیر بوو ئیتر ئەوانەی زیاتر چی بکەن؟ هیچ پلانێکی ترتان لە بەردەستدانیە؟ باری تەندروستی ناجێگیرمان هەیە کە باری ناوەندی بەڵام ئەوەی باسی دەکەین زۆر خراپ بێت پێویستی بە ئامێری هەناسەدانی دەستکرد بێت. توانای تەندروستی هەموو وڵاتێک سنووردارە. ئێمە بە ڕێژەی بابڵێن ئەگەر ئەو 5 میلیۆن 5 میلیۆن و نیوەی کە هەمانە ئەمانە ئەو ڕێژەی کە لەسەر ئاستیستاندا بە 200 قەرەوەڵی هەناسەدانی دەستکرد لە ئاستیی نۆرماڵدایە بەپێی ئەو دانیشتوانی کە هەمانە. بەڵام ئەوە لە هەموو وڵاتانی دیکەش دەکرێت ڕووبدا، لە وڵاتی ئیتالیا ڕوویدا، لە ئەمریکا ڕوویدا، لە وڵاتی ئێران ڕوویدا، لە هەندێک بەشی سێن ڕوویدا کە ئەو نەخۆشانی دێن ئەو شوێنە توانای نامێنێت نەخۆشخانەکان پڕ دەبێت. توانای هەموو وڵاتێک بۆ وەرگرتنی نەخۆشی لە چاودێری تر سنووردارە. ئامان شوێنە وڵاتی سویدی ژەمەی ڕوویداوە و ئێمەش ئەگەر هاتوو ژمارەکان بە بەردەوام بەرز بێتەوە حاڵەتە توندەکان هەر بەرز بێتەوە حاڵەتە زۆر خراپەکان زیاد بێت گریمانی ئەوەیە هەیە تووشی ئەو حاڵەتە بین تاکە ڕێهەڵکات کە ڕێگری لەوە بکات ڕێمایە خۆپارێزەکانە. بەڵێ دکتۆر وەکو کۆتایین پرسیاریشم ئەمڕۆ دەوامی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە دەستی پێکردەوە ڕێکارەکان چین دکتۆر بۆ ئەوان ڕێنماییەکان چین نەگەر بڵێن؟ بەڵێ لە ڕێستادا ڕێنماییە تەندروستیەکان ئەو ڕێنماییانن کە ئێمە پێش بۆ هەموو فەرمانگە و دام و دەستگا حکوومەتیەکان ناردبوومان لە چۆنیەتی هەڵسو و کەوتکردنی فەرمانبەران لەگەڵ یەکتری پاراستنی مەودای نێوانیان بەکارهێنانی ماسک چۆنێتی هەڵسو و کەوتکردن لەگەڵ هاوڵاتیان ئەوانی بۆ مامەڵەی ڕۆژانە دێن بەکارهێنانی سیستەمی یەک پەنجەرە کە هاوڵاتی لە یەک پەنجەرەوە مامەڵەکی پێشکەش دەکات و ئەوەندە هاتوو چۆناکات کەمکردنەوەی ڕێژەی دەوامی فەرمانبەران وەرگرتنی مامەڵەی هاوڵاتیان بە جەدوەل بەکات بۆ ئەوەی قەرەباڵغی دروست نەبێت. هەموو ئەوانە کۆمەڵێک ڕێنماییە بۆ فەرمانگە و دامەزراوە حکوومیەکان نێردراوە و ئەمانش لەسەر بەڕێوەبەری ئەو فەرمانگەی پێویستە بە دوواداچوون بۆ بکات و جێبەجێ بکات بۆ ئەوەی داوامی فەرمانگەکان نەبێتە هۆکارێک بۆ زیادبوونی حاڵەتەکان. بەڵێ دکتۆر محەممەد قادر خۆشناوەتە بێژی وەزارەتی تەندروستی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بێمەت بەخش. سپاس بۆ ئێوەش. سەرچاو.